سڵاتان لێبێ ئەزانین لە وەرزی هاوینین ماشەڵڵا پلەکانی گەرما ڕۆژ لە دوای ڕۆژ ڕوو لە بەرزبوونەوەکە بۆی هەریەک لە ئێمە کە ئینە دەرەوە وا باشترە چاویلکەیەکمان لە چاوێت چونکە گەرماکەی زۆر بەتینە. ئەمڕۆ من هاتوومەتە دەرەوە بە بێبوونی چاویلکە بۆیە هاتووم بۆ چاویلکە سازێک بۆی بزانم ڕێنمایەکان لەم نێوەندایە چێ بۆی هەم چاویلکەیەکی تەندروست و کوالیتی باش و لە هەمان کاتیشە چاویلکەیەکی جوان بە پێی ڕوخساری خۆم هەڵبژێرم بۆ ئەگەر ئێوەش لە سەرکڕینی چاویلکە و بەنیازن چاویلکەیەکی باش هەڵبژێرن تا کۆتایی ئەم بەشی پرۆگرامەکە لەگەڵمان هەبن. چۆنی کاک تیشکۆ؟ بەخێر بێن سەرچاو باشی هیوادارم زۆر باش بێ. ئەمڕۆ من ئێوەم هەڵبژاردە بۆی کاڕێنماییمان بکەی لەسەر هەڵبژاردننی چاویلکەی هەتاویتر وەرزی گەرمایە و پلەکانی گەرما بەرز بۆتەوە. جارە سەرەتا پێم بڵێ چەندە گرنگ ئێمە چاویلکە بەکاربێنین بۆ بەرهەتاو؟ بەڵێ خۆی لە ڕاستیە لە بەرزبوونی پلەکانی گەرما باشتر وە چاویلکەی هەتایی بەکاربێنین و چاویلکەی هەتاییش بەڕاستی ئەبێ گرنگێکی تایبەتی پێبێت بۆ چاوەکانمان لەبەرەوەی کە چاویلکەی هەتایی تایبەتە بۆ گەڕانەوەی تیشکی خۆر و چاویلکەی هەتایی پێویست دەکات چاویلکەی گەورە بێت و جۆری ئەو چاویلکەیە چاوەکانی تایبەتمەندی خۆی هەبێت کە UV پرۆتەکشنی 400 بێت. UV پرۆتەکشنی 400 چییە؟ ئەنی ئەمە لانەشتێکی هەندێک کەس زانیاریان لەسەری نەبێت واتە ئەو تیشکانەی کە لە تیشکی خۆر و ڕاستە خۆ ئەم بە چاوە یاخود ڕۆنە سەرزەوی دەگەڕێنەوە بۆ چاو زیان بەخشن ئەم جۆری چاویلکەیە توانێت بیگەڕێنێتەوە. بەڵێ و جۆری UVش UVA و UVB هەیە کە UVB تیشکی درێژە کە زەرەرێکی ڕاستەخۆی بۆ چاوەکانی مرۆڤ هەیە کە بەکارهێنانێکی زۆر بە ئەم تیشکانەکە ئەچن بەرەو چاو ئەبنە هۆکاری نەخۆشیەکانی IVSP کە لە تەمەنی پیریە و تیشکی بیش کە UVBش ئەمانە زیاتر بۆ زریان هەیە بۆ نەخۆشیەکانی ژێرپەنجەی پێست کە ئەمە تیشکە کورتەکانن. لەبەرەوە باشتر وایە کە چاویلکەی هەتاوی باش بەکاربێنین و شێوەکەشی تۆزێک گەورە بێت بۆ ئەوەی کە بتوانرێ ئەم بەشانی چاویش داپۆشە چکە لەم بەشانی چاوام پێستێکی ناسک هەیە کە ئەمە زۆر زیان بەخشە ئەگەر تۆ نەیپارێزی. باشە کاتە تۆ پێم بڵێ کاک تیشکۆ ئەگەر من چاویلکەیەکی کوالیتی نزم بەکاربێنم لەگەڵ ئەوەی کە چاویلکەم بەکار نهێنا بەبێ بەکارهێنانی چاویلکە چوومەتە بەر تیشکی خۆرم دوانە چ جیاوازێکیان لە ڕاستیە بەکارهێنانەکەی باشترە بەکارهێنانەکەی لەبەر ئەوەی کە ئەگەر هاتوو تۆ چاویلکەیەکی خراپ یاخود لێنسێکی خراپ بەکاربێنیت زیانی زیاترە لە قازانج. منێکی هاوڵاتی چۆن بزانم ئەو چاویلکەی کەیکڕم چاویلکەیە کە لێنزەکەی باشە کوالیتێکی باشە لەبری ئەوەی زەرەر بە چاوەکانم بگەێنێ سوودم پێ بگەێنێ چۆن بزانم بە چی لە ڕاستیە لەبەرەوەی کە چاویلکەی شەمسی لە زۆر شوێن هەیە ئەمە لە ناو بازاڕە هەیە لە شوێنی کەمالاتەکان هەیە لەگە ڕێزما بۆ هەمیان یاخود لە زۆربەی شوێنەکان هەیە لە مۆڵەکان هەیە. لە ڕاستیە باشتر وایە چاویلکەی هەتاوی لە شوێنێکی باوەڕپێکرا و بیکڕێت بە تایبەتی ئەو دوکانانی کە تایبەتن بە چاویلکە ئەو شوێنانی کە چاویلکە سازن و پسپۆری چاویلکەم بۆ لەبەریک ئەوان خوان ئەزانن چ لێنسێک باشە و چ جۆرە چاویلکەیەک باشە. لە ڕاستیە مرج نییە تۆ بەس لێنسەکە بێت جاری وایە هۆکاری فرێمەکەش هەر گرنگە بۆ ئینسان لەبەریکە ئەگەر بێت و تۆم فرێمێکی خراپ بکڕیت یاخود لە موادی ریسایکل بێت ئەوەش هەر زیانی هەیە بۆ پێست و بۆ توشبوونی حساسێت یاخود بۆ زۆر هۆکاری تر. و لایانی دۆمیشان جۆری ئەو لێنسەیە ئەبێ ئەو لێنسە بە تایبەتی لێنسی UV بێت. ئەگەر بێت و لێنسەکە UV نەبێ هەر زەرەر بە چاو ئەگەنی یاخود ئەبێ کوالیتی بەرز بێ پۆلاڕۆید بێت یاخود UV لەسەری 400 بێت. ئەگەر بێت و لە خواری 400 بێ ئەو تیشکانی کە ئێمە زەرەر بۆ چاومان هیچی فلتەر ناکات وەکوە لە چاوی نەکە یاخود لە چاونەکردنی باشترە. اینجا ئەمەی کە تۆ باسی لێەوە کە ڕەنگە زۆر کەم کەس هەبێت کە زانیاری ئاوا وردی هەبێت لەسەر بابەتەکە بۆ نمونە من خۆم کاتم چاویلکەکەم ڕەنگە لەبری ئەوەی کە گوێ بم بابەتانی بەڕێزت بم سەرەتا چاویلکەکە تاقیەکەم و بزانم لێمێ دیان لێم نایە ئەگەر لێم ها ئەوە یەکسەری کڕم بەبێ ئەوەی پرسیار بکەم لەوەی کە
ئەمە لێنزەکەی چۆنە کوالیتەکەی چۆنە بە چ شێوازێکە ڕاستەوخۆی کڕم کەواتە چەندە گرنگی ئێمە لە بریەوەی کە گوێ بەوە بین کە جوانە لە چاومانە لە دەم چاومانێت یاخودنا گوێ بە کوالیتەکەی بین. خۆی لە ڕاستیە ینی هەر جەنابنا منیش بم یا هەر کەسێکی تر بێت کە چایلکەیەکی هەتاوی یا هەر چایلکێکی تر یاخود هەر ئەکسسواراتێکی تر بکڕێت حەزەکات جوان بێت. ینی ئەمە یەکەم هەدەفێتی کە ئەیکڕێت ینی لە لانی دۆمیان بەڵام ئەوە گرنگە کە بزانی چی ئەکڕیت. خۆ ناتوانین هەردووکیان یەکسانیەکەین هەم جوان بێ هەم کوالیتیشی باش. لە ڕاستیە ئێستا تقریبەن ئەو شتانی کە کوالیتین هەردووکیان نزیک کردوتەوە لە یەکتری. ینی هەم لە فرێمەکەیە فرێمێکی جوانیان بەخشیەوە بە بەرامبەرەکان و هەم لە لێنسەکە شاد چوونە شەریکێکی باشیان هەڵبژاردو بۆ دروستکردنی لێنسەکە. ئەمە گرنگە بەڕاستی و ڕەنگی لێنسیش گرنگە بەڕاستی بۆ ئەو کەسە بۆچی چکە ڕەنگی چایلکەی هەتاوی ڕەنگی جۆری چایلەکە ڕەنگەکانی زۆرن ئەمانان کە لەبەردەستی منان بەڵێ ئەو ڕەنگانن بۆ نمونە باسی ئەم ڕنگانەکە ئەمە چایلکێکی هەتاوی ڕەنگی ڕەشە ئەمە چایلکێکی هەتاوی ڕەنگی قاوەیە. ئەو بەپێی چی بوون بە کەسەکاڵن ئەو ڕەنگە ڕەش هەڵگرە ئەو ڕەنگە قاوەیە هەڵگرە چی بڕیار لەسەر ڕەنگەکانە؟ خۆی لە ڕاستیە بە شێوەیەکی باو ڕەنگی ڕەش واتە ڕەنگی گرەی خەڵک زۆر بەکاری ئێنە بۆچی ئەم ڕەنگە هەموو تیشکەکانی کە لە سایان 95 بۆ چاویان ئەمانە هەمووی ئەوەستێنێت و ڕووناکیێکی باش ئەبەخشێ بۆ هەموو وەرزێک تقریبان ڕەنگی ڕەش توام عینێکێکمە بۆ هەموو وەرزێک بەکاری بێنم خۆی ئێستا لەوەش هاڕوونێکەکەن باسی وەرزی هاوین ئەکەین. ئەم ڕەنگە ڕەنگی ڕەشە ئەمە هەموو ڕەنگەکان فلتەرەکات و زۆر باشە بۆ چاو. لە دوای ئەوە ڕەنگی قاوەی هەیە کە ڕەنگی قاوەی کۆنتراکس زیاکەواتە ڕووناکی زیاکە ئەمە هەندێک کەس کە لە چاوی ئەکا ئەڵێ من بۆ ڕەنگە باشتر پێبینم خۆ دەرەجەی تیانیان خۆی لە ڕاستی ئەمە بۆچی هۆکارەکەی چیە لەبێککە ئەو ڕنگانی کە ئەو تیشکانی کە زۆر بە شێوەیەکی بەهێزیەم بۆ چاو ڕەنگی قاوەیی کەتی ئەکات و تۆزێک ڕووناکێکات و لەبەرەوە زۆر کەس حەزەکان ڕەنگی قاوەیی بکاتە چاوی. ڕەنگێکی ترمانە پێڵەن ڕەنگی زەرد کە ئەم ڕەنگەیە ئەم ڕەنگە ئەمە بۆ تیشکی زۆر بەهێز نابێت واتە ئەو تیشکانی کە لە خۆرن ئەم ڕەنگە نابێت لەبەریکە ڕەنگەکە ئەبن بە دوو هێندا. ئەمە زیاتر بۆ ڕەنگی شەو بەکارە پێڵەن نایدرای ئەمە بۆ نیێڕۆیەکی زۆر گەرم و هەتاوایی نابێت ئەوە بە دەبڵ ڕووناکی. هەندێک ڕەنگی ترمانێ ئەم ڕەنگی شینە یاخۆ ڕەنگی سەوز ئەمە زیاتر بۆ ئەو کەسانی کە سپۆرتەکەن بۆ تێنس و بۆ ئەو شتانە سپۆرتیە ئەم ڕەنگانە بەکارهێنن لەبەریکە دوو جار تیشک ئەیاتەوە و شێوەی ئەو بۆ ناگەریکێک تێنسکە یاخۆ گۆڵفکە ئەو تۆپە بەرامبەری بێت ئەزانێت کە شەپۆلدانەوەیەکی نییە لەبەرێکی ئەمە ئاوێنەیەکی تیا شەپۆلدانەوەی نییە. ئەمە بەنسبەت جۆر و شێوەی ڕەنگی لێنسەکانە بەنسبەت ڕەنگی شێوەی جۆری لێنسەکە بۆ وەرزی هاوین یاخۆ بۆ وەرزی زستان باش لە ڕەنگی هاوینە زیاتر باشتر وایە ڕەنگی تۆخت بەکاربێنین لەبەرێکە تیشکەکان دایرێک یەم بۆ چاو بەنسبەت وەرزی زستان یاخود کاتی بەفر ئەویش هەر باشتر وایە چایلکی پۆلاڕۆید بەکاربێنین. چایلکی پۆلاڕۆید چییە؟ هەر هەمان شێوەیەکی لێنسە هەمان ڕەنگی ڕەشە یاخود هەمان ڕەنگی قاوەیە بەڵام شێوەی لێنسەکە بە شێوەیەکی ئاسۆیی فلتەری لەسەر یەک سابت کراوە کە ئەمە هەموو تیشکێک فلتەر ئەکام بە تایبەتی بۆ وەرزیستان باشە بۆ وەرزی هاوینیش لە کاتی کە زۆر گەرما بێت تیشکی سەراب کە لە کاتی شۆفێریە ئەو تیشکەی کە بەرزەوی ئەگەڕێت و یاخود تۆ سێرەکی شۆفێریەکەی لە شوێنێکی دوورە سێرەکەی لە دوورە وەکو تۆپێک ئاوێک یا شتێک وایە و هەستەکەی لە پێشتەوە ئاو هەیە بەڵام وان نییە. ئەم چایلکەی پۆلاڕۆیدە ئەمە ئەتوانێت ئەمانەمی فلترکە زۆر باشە بۆ چاوم زۆر باشە. کاکتیشکۆ ئێستا کەسێک کە بێتە لای بەڕێستان تۆ سەرەتا بڵێ ئەمە چاویلکەیەکم بۆ هەڵبژێری بۆ بەرهەتاو تۆ سەرەتاچین ڕێنماییکە بۆ کە ساڵی چی پێڵێ؟ خۆی ئێمە هەر کەسێک هەیە چایلکێک هەڵا بژێری بەڕاستی ئێمە یەکەم ڕێنمایی پێی ئەڵێن چایلکێکی باش چایلکێکی باش هەڵبژێرێت. ئەم جۆرەکان پێی ئەڵێن بەپێی جۆرەکان جامان کردێتەوە بەپێی ئەو کەسەی توانایەکی دارایی باشی نییە بەڵام ئێمە لەو حاڵەتەشە
چایلکەمان هێناوە کە زۆر باش بانی مەرج نییە تۆ چایلکەیەکی گرانبەهای پرەمەچە کوالێتیە. باشە کاکتیشکێستا ڕەنگە بینێران کە گویان لە ئێمە بێ بڵێن و چەندی و بارودۆخی هاوڵاتیان خراپە من ناتوانم بچم چاویلکەیە بکڕم بە نرخێکی گران ئەو چاویلکانی کە کوالیتێکی باشیان هەیە و هاوڵاتیانیش بتوانن بەکاری بێنن ڕەنگە لە ئەو دوکانانی کە بەڕێزت باسی لێوە کرد چاویلکە هەبێ نرخی بە 5,000 بێ و ئێمە بیشیکەینە چاوان بەڵام ڕەنگە ئەمە کوالیتێکی باشی نەبێت زیان بە تەندروستی چاوەکان بگێنێ. ئێمە لەو 5,000 زیاتر چەندێکی تر بخێنە سەر توانین چاویلکەیەکی باشی پێ بکڕین. لە ڕاستیە لاانێ بە شتێکی تێ بڵم بکرێ بە دوو ئەوە نه ینی 10,000 بێ لاانە چارگەیەک بتوانانی چارگەیەک بێت باش بێت وەکو کوالیتی جۆری ئیتارەکەی یاخ وەکو لێنسەکەی وەکو چارگێکی ئۆرجیناڵی براند نەبێ بەڵام ئەتوانین بڵین ئەو هاوینەی بەڕێ بکەین باش باشە بەپێی ڕوخسار و شێوەی دەموچاوەکان ئێمە چۆن بتوانین چاویلکەیەکی جوانی شەڵبژێرین. ڕاستەکەی بەنسبەت ئەو شێوەیەوە ئێمە بەنسبەت مناڵەوە ئێمە ڕوخسار لەبەر ئەوەی کە ئەو چاویلکەی کە بۆ مناڵ دەنووسێت پزیشکی تایبەت بۆ مناڵی ئەنووسێت نابێت چاویلکەیەکی خڕ بێ لەبەرێکە مناڵ زیاتر جوڵە و حرەکە و ئەو شتانە ئەگات ینی ئێمە ڕۆژانە مناڵیت لامەندایەکە حەزەکە مناڵەکەی دەموچینە حەزگە عینەی خڕی بۆ بکەم ئێمە ڕێنمایەکن کە عینێکی زیاتر لای کێشە بکات لەبەرەوەیکە عینێکی خڕ لەبەرکە ئەمانە نابێت بۆ مناڵ ئەو بۆ شێوە بێت باشترە لەبەرێکە ئەو چاوانە شێوەیەکی گۆشی خۆی هەیە تایبەتمەندی خۆی هەیە ئەگە بێت و جوڵەیەکی تێ بکەوێت ئەبێت زیانی بینینی چاوەکە بۆ مناڵەکە بەنسبەت مناڵە بەنسبەت گەورە و بەڕاستی شێوی دەموچاو ئەگرێ بە 4 باشەوە هەندێک کەسێ شێوەی دەموچاویان خڕە هەندێک کەسێ شێوەی دەموچیان لا کێشەیە هەندێک کەسی شێوەی دەموچیان دڵیە هەندێک کەس شێوەی دەموچیان درێژکۆلەیە ئەمە شێوی ئامی شێپی دەموچاوی مرۆڤەکان جیاوازە بەنسبەت ئەو کەسانی کە شێوی دەموچاویان خڕە شێوی ئەو عینەکانی کە هەڵی بژێرم باشترە تۆزێک گەورە بێت بە شێوی دەموچاوی خۆیان بێت نەک دەموچایەکی گەورەت هەبێت عینێکی بچکۆلە هەڵبژێری و باشتر هەر عینێکێکش کە کڕی بەر لەم لاولاکەەوە ڕێک لا ئاستی دەموچاوت بێ ئەوە ینی شێوەیەکە بۆ دەموچای تۆ ئەگەر بێت تۆ چارکێک هەڵبژێریەسە من ئەم چارکەکەمە چاوم ئاوا کرابەوە ئەمە باش نییە بۆ دەموچام پشکۆلێ بۆ دەموچام یا خود بە پێچوانەکەی لەم لاولا زۆر دەرچوو بوو بە هەمان شێوە گەورەیە بەنسبەت ئەو کەسانی کە شێوی دەموچاویان لای کێشەی عینێکی خڕجوانە بۆیان یا ئەو کەسانی کە شێوی دەموچاویان هێلکەی چایلکەی لاکێشیان بۆ جوانایت بەبێ ئەمانە بۆ لەگەڵ ئەوەش ئێمە ئاخر اختیار ئەینەوە دەست ئەو کەسە خۆی هەر کەسێک هەیە لای ئێمە چایلکێ هەڵبژێرێ ئێمە ڕێنمایی ئەەکەین هەندێک فرێمی کۆتا بڕارێنە لای خۆی لەبەرێکە هەموو کەسێک خۆی ئەزانێت بە چی و جوانە زۆر ڕاستە دەست خۆش بە کاکەتیش بۆ تۆماندوو نەبی بەخێبن سەرچاوم دەستخۆشی بۆ ئێوە خۆشەویستیش کە تا ئێستا بینەرمان بوون ئینشەڵایەوەش بتوانن سووتان لە ڕێنمایەکانی کاکەتیشکۆ وەرگرتوێت و چاویلکەیەکی باش بۆ ئەم هاوینە هەڵبژێرن تا بینینەوەی کە ڕۆژێکی ئارام بۆیەوە.